پشتی بۆرینا 6 ساڵان ژیانێکە سەخت و دژوارە دەبن خیبەتن ئاوارە تێدا دەرباسکرین ئەلیاز جارێکە دیڤەتگەرە جیێخوا و دەرگەهێ ماڵەخوا لە شنگالێڤە دیکە لێدگەل ڤەکردناوی دەرگەهی ئەلیاز بریار دەدا تەمەنێ خۆی مایی لە نەحیا گورعزێر دەرباز بکە کە جیهێ دایەک بووناویە. يبي خادم قالك كي خشن بشتي 6 سالا نسيا فقرينا العزير جوار خوا مدفي خدماتها ملذرا بوافرين ملذ فقرا سر جوار خوا وجين يجينا بيجيرا ومدفي مساعدة خلقي بقن خليجي فقرا آفي وكهربي وتشتكى آفي وكهرباء عالمي فقرا أش خبر أمان هاي أمان هفقا 10 سالا 15 سالا وقايلو أمان تشنغال لينا نتنا ئەلیاز 6 ماڵباتên دینجی دیگەلوی ڤەگەریانە نەحیا گورعزێرە کە پشتی بۆرینا 6 ساڵان ئەوە یەکەم کاروانێ ئاکینجیین وێ نەحیەیە ڤەتگەرنا سەر جیێنخوا و داخوازا خزمەتگوزاریان دەستپێکی دیکن ji بۆی خۆشکردنا ژیاناوان. نێزیینگا 6 ماڵانم ڤەگەریانە تلعزێر و جێمە گەلێکی خۆشە و مەدوی دیژی ڤەگەرن و گەلێک ماڵەخۆ کارگیرەوەی ڤەگەرن ئینشەڵا. داخوازت کنش حکومەتە محلی و دی هەمووی خدمات ئەوان ژمارە چێکن. دنهادا ڕێڤەبەریە نەحیا گورعزێرە چەند پرۆژەیان خزمەتگوزاریان دەستپێکی وەکو ئاو و کەهرەب لەوێ نەحیێ دابینکرینە و بەردەوامن لەسەر گەهاندنا خزمەتگوزاریان زیاتر ji بۆی ئاکینجیین وێ نەحیێ و دەهەولادەنا ئەو ماڵباتێن ڤەگەرن دەلیڤێن کارژی ji بۆی وان پەیدا بکەن. ما پرۆژێ ئاوا شیرین هەیە و بەردەوامە پرۆژێ ئاوێ سیبایەک ئاوا شیرینە هەچی بشخۆڕە ئاوێدوە هەر ماڵنت هاتنە مۆلەدەکی دنێتێکە هاتنە سنتەرێ ناحیێ شارەداری و بەلەدیا تلعزێر خانێدوانجی ڕەپاقەجێتکە هەچێژینێ ئەمە چنب ئامێر و تەڕەمپێلێت بەلەدیێ وانە ماڵاوانتینن و ئەمەد پارێزن و هەکە شغل هەبێ شغلێ ئێر تلعزێردا هەبێ هەچی خەڵکی ڤەگەریا ئەدەڤەرە ئیرپیش خەڵکی ئەمکردن کێشخۆڕە کار بکە. دەهەما 2 هەفتێن دەرباز بوویدا 211 ماڵبات ji kempên Snûrê Parêzgeha Dihokê vegeriyana Snûrê qeza Şingalê hevziwan li nehyeya Gurezêr hatîne akincîkirin û ew ê din jî li nehya Sinûnê û navçeyên diyên Şingalê akincî bûne û proseya vegera hawarên Şingal bo ser ciyên wan berdewam e. Nezîr Şingalî, Radyoya Selam, Şingal.